سکانسی یەک پلانە دوو بەرداشتی یەک. ئاسیە مرادی زەرمە وەڵای نازانم چەند ساڵمە ئایسە من نازانم چەند ساڵمە دانی هاوسای خۆمان بوو شیکەتی بوو چوو نام نووسی ئێتێ ئەو هاتە شوونم وتی فیلمی کەس بوو قاوەچی ئەتانی بیکەی وتم بۆ چەند ناتان و وەڵاتێ چوینە شیانیچ لە تەکسانما بووین ئەرێوەڵە بدمیان بۆ قاوەچی و ئێتر حەزیان کردن بۆ فیلم و ئێتر حەل لە تەکس سالما بووین و ئێتر خۆشیانە لە فیلمەکە گشتیان تێنە شوێنن ئێتر لەسەر ئەوە فیلم بوو مەدەم تێنە شوێنم بۆ فیلم چەند ساڵە فیلم بازیەکەم قەزاڵ لە گیانم کاکە بەزانم گیان والله نزانم بوان بڕم بۆ فێن وەری هەنەیان ناسم کییە حاڵە کە نادانێ نەجیرە مەحمووە کە نازانێ هەنایان ناسم دایە ئاسیێ مرادی زەڵ دروستە؟ بەڵێ؟ لە ساڵنەوە دایمە کارێکمان کرد بۆ شەبەکەی سنا شەبەکەی کوردستان بەناو ڕووزای خوش زندگی کە تەهیە کنندەکەی کاکستار چەمەنی گوڵ بوو کە ئەو دایە ئاسیەی هاورد لەناو ئەو کارە معرفی کرد بە ئێمە دایاسیە بازیگەرێکە کە بەداخەو دێر شناسیە بە سینمای کوردی و ئەگەر زووتر ئێمە بمانتانە دایە ئاسیە بشناسین و کارمانلی بە قەڵ بکەیشایێت و کارە بازیگەری کردایە شاید کارگەلێ بەڕاستی فرەفرە موەفەق و فرەی بووە چۆن بازیگەرێکە باوجودەوە کە سن و ساڵی فرەی لێ گوزەریا بالاخره سن و ساڵی فرەس و کێشەیەک تایبەتی بە خۆی هەست وەلێ بازیگەری فۆقالعادە تەواناس بەڕاستی بازیگەرێکە حاشیە یعنی کەمترین حاشیەی وێمە دووسێ کارمان کردەوەیەکەوە کەمترین حاشیەی یان ئێستا بە جۆری ئاوابێژم بۆتان دایسە حاشیمان لە دایە ئاسیە نەدیە بە عنوان بازیگەری مقابلان دروستە دایافتاوە حاشیە زانی چەسخۆ چەس وا فێنمان بازیکە لە مەریوانە و نه حاشیەی چەمان بووە چه حاشیێک بووە نازانم بەخوا لە بیرم چووە ئەرێ حاشیە هەنەوە ئێمە لە تقریبان جاهدەی خوشبختیژە کە کارە تەیەکەی خۆم کردم وە کاکەیوانە مەجیدی کارگەردانیش بوو هەل لە خزمەتیا بووین لە ئەو کاریژە بەڕاستی یعنی بازیگەرێکە کارگەردانێ بەتانی ڕاحەتترین و باشترین ئەتانی کاراکتەر وێ بۆ لێ کایی لێ کێشێتەوە هەرچی ئەیژی بۆی نەنایژێ یعنی حتمما هەمیشە کەمتەوەقۆ لە ناو کارەکان یا بە باشترین کات هەمیشە لەسەر مۆقا بووە دایاسی یعنی باوجود کە سن و ساڵێکی لێ گوزەریا وەلی حیچۆ نەماندیە لەسەر کایە دێر بێت گەرەێک وێ بیانێک بێژێ زوو ئەچمە و ئەمانیە نەوە یعنی ئەمانیە شتێکە تایبەت بە دایە ئاسیەوانە تایبەت یانی چە بە تۆ نەوە دوراگەم یەکێ ئەسەن لە گەورەترین خصوصیات یان مەنجە خصوصیات یانی جا نەمود براکەم
ئەمانە شتێکێکە کە تایبەت بە دایە ئاسیەس و دایە ئافتاو لە کەسێک تراتۆ ئەمانە پەیان ناکەی بەڕاستی شخصیەتی باش دایە ئاسی ڕاستی ئارزوێ ئاواتی شتی ما لێ دڵتا نەوەڵە تازە پیر بووم چه ئاواتی گما ناتزە دی ئاواتم کەم نەما ئەوات چما ئاواتی گەنەما نەوەڵ احتمال ئەوەی تۆ مەسەن چێ بێژن هەلوچەی بەهار بخۆی ئایسە نەما تاوسان ئەری نەنا یانی ئیمساڵ احتمالە ئەوەی ساڵێک دەر هەڵوچەی بەهار بخۆی بۆ چ ناخۆی تماشا یعنی هەمیشە ئومید بە زندگی لە دایە ئاسی هەمیشە سەدا لێرە چاکە یاخاپی بڕە بچن کارێکە دەبێ بڕۆ ها خاپی باوە وێڵم کە دایە گیان ماڵ جەهان هالۆ لاو خێر هەچی کەسە وێڵم دەخاتە بێ بڕامێک خانم ئاسی منادی زۆر بەڕاستی یەکی لەو ئەکتەرە تەوانمەندەکانە ئەو بازیگەرە تەوانمەندەکانە کە لە سن و ساڵ خۆیان بەڕاستی وێنێ نییە و ئەمە جێ ئفتخارە بوو سینەمای کوردی هەروەها بوو شەبەکەی ئوستانیە سیمای کوردستان من لە چەند فیلمە لە چەند سریاڵا کە لە خزمەتیا بووین لە نەخشی خەسووی مناکایە کردە کە بەڕاستی لەزەتم بریە ئیسفادەم بریە چۆن بەڕاستی وتم باتەوەجۆ بەوەی کە سن و ساڵی هەلەبانە و هەمیشە وەک دایک و فەردەنێ نەوە کە بێژین ئیسا نەخش خەسوومی بووە وەک زاوە و خەسووی هەر وەک دایک و فەردەنێ هەمیشە و دای محەبەتی لە دڵما بووە و فرە جاری لە کارەکانە بەهۆی ئەو نەحوەی کایەکردنەوە دیالۆگوتنیە و بەڕاستی توانیە بێتە نقطە خۆتێکیش بوو کار ئێمە کە من لە بازێ جامەسن دیالۆگەکانی حاڵی ناومە لێ دوسێ جار کە دوارەیە کاتەوە ئەو شتێکە لە دەم خۆی دەرتی دڵنشینە ئەچەت پێ دڵ خەڵکە و مردم تێگەین کە هەمیشە دایم لەزەتی دا بە کارەکانمان وەک چاشنیک ناو کارە تەنزەکانە بە تایبەت کە ئێمە کار تەنزەکەین. سلام علیکم عباس کورە سڵام لێ دایەفتەوە گیان ئەسما خۆشش کرد خۆشبی حوسمەتیش خۆشە خێر بوو بەم شەوە بەخواهیم بەخەکە کەوتووە سرم بەرخ بەرق کام بەرخ هی لاپەکە ئەری وەڵا ئەوە هاودمە بێمە دەشتا با بڕن ڕەحات خەفم ئاها وەم زانی ئەفیگیان بەرخەکانی وێڵگرێ ناو حەوشەکە دەیسە پەلە و چە و با بڕن ڕەحات خەفم کوێر بووم بوو چکێ خۆ دەی باشە ئیسە خاو پیاکە ڤیتر ئەرێ ئەچ بر ڕەحەتە خەفم بان چاواتی ئیشە گشتیان خۆشیان دێتی بە کەنیشکە بە زاوا بە ئامۆزان بە میمکەزامەوە مناڵم کەنیشکم گشتیان خۆشیان دێتی چوون بۆ تاران هاڵساهینەکان واوە تارانیەکان وە خانم مرادی وەڵا کەنینمان لێتێن بۆ ئەم فیلمە وا دروستیەکەی بۆمان ئاخەی خۆشیانتی لە فیلمەکە من حەز ناکەم بگیرێت ئەم فیلمەکەیان گەرەکە گیان بەدە چاقە فیلمەکەیان خۆشیان لێ تێ ئەکەنن ئەژەدا یافتاوە فیلمەکە داها خۆڵا خۆشە ڕەحمە لە باوکە بۆ فیلم من دیشە ژنێ هاڵسای خۆمانزەنیدا وتی دا یافتا بێ هەم فیلمەکە بوێنە چووکم پەتوویکیاندا منمە دکتەرێکیانە دەبان سرم گاو ئەوە فیلمەکەدا ئەکەنی وتی فیلمەکە ئەوان تمەنی ناگیرن خۆش نییە وەری تۆ خاسیت لە فیلمەکە دایافتاو سوال هەمیشگیمان چەست؟ نەچێ خەرابوس ئیزافە خاموس خانم ئاسی مرادی زڵ کە گشتمان بەناو دایە ئاسیە یا دایە ئەفتا و ئێشناسین چەندین ساڵە من ئفتخار ئۆمەز کە لە خەمەتیانە بم سلامەت بیدایەکیان و گشتیشمان ئەم جامعە خۆشی گەرەکە ئەم خانەوادەی هۆنەریە گشتمان خۆشیمان گەرەکە بعد هەمیشەش ناو فیلمەکانمان نابووگە ئەگەریش لە فیلمێکە ئەحیانەن دایە ئاسیە شرکەتی نەوبێت هەواڵیان پرسیگە و خانمێکە دڵسۆز بە توانمانە مهرەبان حتا وەخت بووگە لەسەر کارگەلێکی شەوە دایە ئاسیە نەوگە لامانەوە یا ئەو ڕۆژە ئافیشنەوگە هاتکە سەری لێمانداگە
وەک دایەک دڵسۆز هەروە ئێمەژین پێ دایەگیان واقعان لە تای دڵمانەوە هەست ئەم مۆزوعات لارولەندێکەکە دایافتا گیان سلام ئاغیان بخشێت خواوە حاڵیان ناوێت لارولەندێکی بۆگە دایافتا سلام لێ دایافتا مقداری تەکەلم دیالۆگوتن بۆی سەختە وەلی خۆی کارێکی کردگە حتا ئەگەر نەتوانێت ئەو دیالۆگە لە بێژێ بە ڕیەکشنەکانی بینەندەی قانە کردگە و بینەندەی گەیانگە بۆ هەدەف و منزوریانە بعد شیرینی و زەڕێ دایاسی هەرها بە ئەو کەلام و وتار و نەوە بەیانی و ڕیئەکشن گەلێک وا هەستی وەڵام من کرفەتی و کارم کردگە بۆ مەدم و ئاوکیشیم کردگە و ئیتر ناوتەواوی نییەسم و قەزارم و کەسم کۆمەکم ناکەم هەتەنیا ئەم فیلمە نەوێ دروستێکەم تمەنی بیتە میشتم بێمە داماگی خۆمە بێمە نانێک ئاوێ قەنێ ئەوانە من ڕازیم لە بەش بووە ناشکن نیم شکر لەوە سلام دایسی گەن باشی قەزاکە سلامەتی عەزیز خاستی سلامەتی قوربان تۆ ئەحواڵ و سلامەتی دایاسیەک وا مردم و لەناو خەڵکە بە دایافتاوەی شناسن وا لەلای ئێمە وەستری لە ڕەفیقەکانمانە بە باجیە شناسیگێ لەبیرمەکە لە ساڵە 2005-2006 بوو فیلمێکم بوو بەناوە گەر بڕۆم کە لە باشووریچە بڵاو بووسەوە یەکەم جار بوو کە من بۆ ستافەکەم لە بەشی تەولیدا ئاغای کات ئاغایك فەیزی بوو ئاغای فەیزی شرکەتی بوو شرکەت خەدەماتی بوو ئای فەیزی وتم مای فەیزی ئەو کەسانەوە بۆ گروپی تەولید پێویستە تۆ ئەگەر کەسە شناسی بێرا بۆ من یەک نەفەری هاوڵ لە ناو گروپەکە کە من وەختێک هاوڵی سەر سەحنا چوون وتم بای فەیزی مای فەیزی وتم کەسی بێرە کەپتانی کاری بکە ئەو ئەم کەساوردەکتە ئەم خانماوردەکتە ئەمە بە تەمەنە ئێمە ڕوو ئێوەمان نییەکەم بێژین ئەو کارمان بۆ بکات کارەکانمان بە حاڵ زەحمەت بکێشێ چۆن کارەکانی لەوانە بوو کە لە مەتبەخ قاپتانی بە حاڵ یاریدەی تەباخەکە بێ بەڵام وەزعەکەی وا بوو بەداخەوە ئەو وتی بۆم گەڕاندی وتی پێویستی بە کارە وتم دێ باش لەوێ بێولەکان جۆرێکنەوەی کە حرمەتی وەکو کەسێکە وەکو دایکێک لەناو کارەکەی چێت بیرم لەوە کردو کە من عینێکمان بوو نەخشێکمان بوو لەناو کارەکە کە پێویستم هەر بە ژنێکی بەتەمەن بوو لەو فیلمەوە دایاسی دەستی پێ کرد شڕۆ بوو ئیتر ئەوەندە لەگەڵ دایاسیایمە بووین بە ڕەفێق بووین بە کەسی یەکتر هاتو چوون بە جۆرێک بوو کە من دوای ئەو فیلمە یەکێک لەو فیلمانمە کە فیلمە گرنگە مهمەکانم بوو فیلمێک بوو بە ناو خەونە بەفرینەکان یا خوڵیای بەفرین لە باشوورە شناسن ئەو فیلمە دایاسی وەکو ڕۆڵی یەکەم بوو لە ناو کارەکە کە ئەگەر ئەو فیلمە سەرکەوتوو بوو ئەمە بە دڵنیایەوەیژم بە هیچ تعارفێک ئەگەر سەرکەوتوو بوو ئەگەر گەیشت بە ئەگەر بۆ من سەرکەوتووی بەرهەمێنا ئەگەر بۆ گروپەکە بەرحاڵ و فیلمە بوو بە فیلمێکە زەحمەتەکانیان دیار بوو بەڕاستی ڕۆح گەورەی دایاسیە بوو لە ناویە ڕۆح بۆ محەبەت دایکانی دایاسیە چۆن فیلمەکە لەسەر دایکە ئەسڵەن پەیوەندی من و دایکم ئەو فیلمە قزاتانە بە جیتان هیرکەتان کردگە هیرکە زەندینتان نەکردگە بۆ باجیتان حتکانتان هیرکە دوو زەندینەکە نەتاندونم بەن پاچەکەتان خۆجیەکەتان گەرمەشکو نازارەکە من لە دووسی شوێنە وەکو دەهۆکە کە
دایاسی بۆ فیلمە درێژەکەی من خەڵاتی باشترین ئەکتەری کرد لەگەڵ گڵشیفتەی فەراحانی وەکو سوپرستاری کێرانی لەگەڵ فیلمەکەی هیشام زەمانە و کچە باکووریەکە بە مشتەرە گردیان لەوێ چاوتمتم ئێمە دایاسی وەکو دایکی سینەماس بۆ لای ئێمە دایکی فیلمسازە کوردەکانە لە لای ئێمە وەکو سوپرستارێکە بۆ ئێمە چۆن ئێمە یەکێک لەو مەشاکلەوە هەمانە مەشاکلی ئەکتەرە و ئەکتەری ژن و ئەکتەری کچ تۆزێک قرسرە دڵمان خۆشە لەوەی کە ئەگەر لە ناو فیلمەکانمانە ڕۆڵێکمان بێت پرسۆناژێکمان بێت کە لەو تەمەنا بێت دڵمان خۆشە هەمومان دڵمان خۆشە کە دایاسی هەیە ئەوە یەکە زۆربەی کوڕەکان کە فیلم دروستەکەن لەسەر دایاسی بیرەکەنە بۆ فیلمەکانیان و ئەوەندەیش جوان ئەنوێنێ لە ناو کارەکانە کە ئیتر دایاسی چەند خەڵاتی گرگە بۆ من لەو فیلمە خەڵاتی گرت لە زۆر فستیواڵە نامزەد بوو نومینەی بوو بەرحەڵ بۆ خەڵاتەکان لە دهۆکە خەڵاتی باشترین ئەکتەری ژنی کرد لە پۆرتەقاڵە لە جەشماری ئاوانکە خەڵاتی باشترین ئەکتەری کرد وەکو سەرێکی فیلمەکە لەوێ دوو خەڵاتی کرد خەڵاتی باشترین فیلم و خەڵاتی کە جایزەکانیانەدا بڕواکن جایزەکەی دایاسی بۆ من بەنادە جایزەکەی خۆم جێگەی دڵخۆشی بوو هەمە کوڕەکەمە بوو لە عێراق کوشتیان ئەمیر نازانم چە کشوەری دەرهات بە نامەوە هەنارە سێفە بتەقارە چەس سالم دایپی ئێستا وای پیاتکە کە دایاسی ها خەڵک ئەڕن لەگەڵ یا عکسەگرن بڕێجار تێبوو لای من ئێژێژێک فڵانی گەرێکی بوو تەکمە عکس بگرێت یا کەسێک هات گەری بوو تەکمە عکس بگرێت من حەزم نەکردێکی عکس منێژم دایاسی بڕۆ تۆ ئیسە سوپرستارێکی تۆ ئیسە کەسێکی کە خەڵک حەزت پێکە وەکو ئەو کە حەزت پێکەم بڕۆ عکس بگرێت لەگەڵ یانە وەڵا پەنجشەمەگەرە تاقەتم تێمە سەر زیاتان و فاتحەیکە خوێنم و دانیشم و چکی ئەگیرم و ئیتر ئەچمە سەر زیات کوڕەکەم و یان دانیشم تێ ناڕەحەتەوە ئەڕم چ بکەین بەژێ من وادایە ئارزویەوە سەبرم فیلم بازیکەم مەدم کەنیت ڕووی خۆش بیت لە هاوسا ڕووی خۆش بی فامیل خۆم ڕووی خۆش بی گشتان ڕووتان خۆش بێژە خانم مرادی بۆ ئەو فیلمە واتۆ دروستیەکرد ئەم من حەزەکەم پۆڕێک فرم بیایە ماڵێک مەسەند و ئەچوامە ناوی حەزم ناکرد کرانشینی هەم ماڵ خۆی بیت ئەری وەڵا کەس نایتە ملمە و ماڵەکەی خۆی خاسۆ کەس قام لێ ناکەوە ئاسیە کرها ماڵەکەت بە پوڕ ئاوە بەرقەکە بە وەری ماڵ خۆی بێ خاس داسيا كايتها صوصة فرمة تشيبه كايتها داسيا جان توچو يعني من وقت يجم كم يعني بيانك ترين بازيجر ويعني هل لحظة تو بيجي داي آسيا هل لحظة اللي هركوني قال بيجي هسه بيمشوا كايتس فورا هاتيا لو خواوي صبحوي نيمروي شوي سلماوي قرماوي داي آسيا بتوا وجود يو حيو حاضر بيجي شاشة زاد من هو ويلك شاشة زات من دي خاصة تقبي تشوفهاش بنيقة